یەکێک لە هونەرمەندە گەنجەکان کە ئەویش ئایدن ئۆستانم لە ئێستادا کاری بەرهەمهێنانی لە بەرهەمێکی نوێیدا کردووە بێگومان لە دوای بڵاوبوونەوەی ئەلبۆمی لە بیر ناکرێت لە ئێستادا پرۆژەیەکی نوێی ئەو هونەرمەندە ئایدن ئۆستان گۆرانی من و تۆیە کە تێکست و ئاوازەکەی لەلایەن هونەرمەند خۆیەوە بۆ کراوە. سلااو ڕێز ئەزیزانم کاتتان باش ئەمڕۆ لە وڵاتی ئیسپانیا خەریکی پرۆژەی ڤیددیۆکلیپی گۆرانی من و تۆین هەڵبەت گۆرانی من و تۆ لە پاش ئەلبومی لە بیر ناکرێ یەکەم کارمە کە دەستم پێکرەوە بۆ پرۆژەی داهاتوو گۆرانی من و تۆ لە ئاوازی خۆمە و تێکستەکەش خۆمەواتە یەکەم جارە تێکستێکی خۆمەکەم بە گۆرانی کاری موزیکم لە ئیسپانیا و کوردستان بۆ کردووە لەلایەن کاکە ڕێبازەوە هاوکار بۆ لەگەڵما ئەم کارەوە هەموو کارەکانی ترم ستۆریەکە لە نێوان دوو کەسە لە دوو تەمەنی جیاوازە دوو جیهانی جیاواز نوێت خۆشەویستی بکەن بۆیە دەیانوێت بە هەردووکیان جیهانێکی تازەتر دروست بکەن پڕبێ لە خۆشی لە شادی گۆرانیەکە گۆرانێکی شادیە و دڵخۆشکەرە بۆ هەموو لایەک بۆیە حەزم کرد پێش ساڵی نوێ بڵاوی کەمەوانێ بۆ ئەوەی ساڵی 2022 بە گۆرانی بە خۆشی بەڕێ بکەین و چینە ساڵی 2023ەوە هەر بە خۆشی و بە شادی هیوادارم جێی دڵخۆشکەر و خۆشحاڵی و ڕەزامەندی هەموو لایەک بێت ئایدن ئۆستان لە ئیسپانیا هەر شاد بن.